سڵاو هاوڕێیانی پێیچەم کاتە و هەموو کاتێکتان باش. لە فێرکاری ئەو ڕۆماندا باز لە چۆنێتی خاوێنکردنەوەی قاشی دەرگا دەکەین کە نامەیەکی زۆرم بۆ هاتووە ڕۆژانەت پەیوەندیم پێوە دەکرێت کە قاشی دەرگا چۆن خاوێنکرێتەوە و فێرکاری خاوێنکردنەوەی قاشی دەرگامان بۆ دابنێ. ئێمە لە ڕێگای دوو مادەوە کە قاشی دەرگا زۆر پیس بێ پاکی دەکەینەوە. یەکێکیان ئەسپێرۆسە، دوو ئەمەیانە کە بۆ کلز لێکردنەوەیە، ئەسپێرۆسیش بۆ خاوێنکردنەوەیە. کاتێک غەسالەکەمان کلس و پیسی و شتی وای پێوە بوو، سەرەتا ئەمەیانی بۆ بەکاردێنین، پیسیەکەی لێ دەکەینەوە. ئەگەر پەڵەی ڕەش و هەندێک شتی دیکەشی پێوە بوو، بەکتریای تێدا بوو، بۆ نمونە پەڵەی ڕەشی پێوە بوو، بۆنی ناخۆش بوو، ئەمەیان لێ بەکاردێنین. ئێمە چمان کردووە؟ ئەگەر دیقەت بێ ئێستا ئەسپێرۆسمان بەکاری هێناوە، جوان جوان لێ دەدەین، بە پارچە پەڕۆیەک چەند جارێک پاکی دەکەینەوە، چەند جارێک پاکی دەکەینەوە بەم شێوەیە. گەر دیقەت دەیت زۆر زۆر خاوێن بووتەوە. گەر دیقەتی ئەم دوو شوێنە بدەیت کە ئێرە و ئەو منتیقەیانە، ئێرە زۆر زۆر پیسە، ئێرە خاوێن کراوەتەوە. هیوادارم لایک و کۆمنتان بیر نەچێ. ئەگەر پۆستەکەی منتان بەغڵ بوو شێری بکەن، کۆمنتم بۆ بکەن، هاوڕێکانتان کەن بۆ ئەوەی هەموو کەس سوود لەم فێرکاریە من ببینی. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.